بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لزنجيري خيرين خواي قبره هل خيرا بتان جيني وبتان هياليتوا ودستان بركا لخير ولم رؤى باسي كي مالي قلبكي كرت على مالي قلب سرب صاحبي ئێمەواتێ گەیشتوون ماڵی قەڵب ئەو ماڵەیە کە پوچەڵ بۆتەوە یاخود لە دنیاە وەرناگیرێ یاخود مامەڵەی پێوە ناکرێ. بابزانین ئەو ماڵەی لای خوای گەورە قەڵبە و وەرناگیرێ ئەو ماڵە کامەیە؟ ئایا ئێمە تەنها خێرکەین ئەم خێرە شوێنی خۆی ئەگرێ؟ بە شەرتێک کۆمەڵێک قیود و کۆمەڵێک بەند و یاسا و ڕێسای خۆی نەبێ. ئایا هەموو پارەیەک شوێنی خۆی ئەگرێ؟ ئەبێ لەمە تێبگەین نەبادا ڕەنج بە خەسار بین لە ئەخیرا سفر هیچ بەدەسەوەری دەرچین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا دانیشتووە دایکە عایشە پرسیاری لێکا فەرمی یا رسول الله کە خوای گەورە ئەفەرمێت والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. دایکە عایشە فەرمێ ئەوانەی کە ئەبەخشن ئەی پێغەمبەری خوا ئەشترسن لەوەی کە لیان وەرنەگیرێ، ئەمانە ئەوانن کە دزیەکەن وەزیناکەن و مەشروب خۆرن لە خواشە ترسن. بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەم مەفهومە بۆ دایکە عایشە ڕاست دەکاتەوە. فەرمێ لا یا بنتە ئەبی بەکر، نەخێر ئەی کچی ئەبوو بەکر. چەند لەفزێکی جوانە. یا بنتە صدیق، کچی پیاوە ڕازگۆکە. هەمە جۆرێکە لە عیلاقی بینی ژن و پیاو کە چۆن پیاو فێ بێ وەڵامی خۆشەویست و خێزانەکەی خۆی باتەوە. ولكنه الذي يصلي ويصوم ويتصدق. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە کەسێکە نوێژەکات بە ڕۆژوشە بێ وەکو خۆمان و چاکەشەکات وهو يخاف الله عز وجل، هێشتا لەخوا ئەترسێ کە کردەوەکی لێ وەرنەگرێ. کەواتە خۆشەویستەکەم ئەو کردەوەی کە ئیکەین ئەبێ زۆر وریابی بزانی لەکوێیە بەکارهێنیت و چۆن سەرفێکەیت، چونکە هەموو کەسێک کردەوەی چاکی لێ وەرناگیرێ. عەدی کوڕی حاتەمی تائی کە موسڵمان بوو لە پێغەمبەری خوای پرسی صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا باوکم هیچی دەستگیر بووە لەو خێرانی کردوەتی و باوکم سەخی هەمووی عەرەب بووە، ئەو هەموو خێر و چاکەی هەیە تا ئیساکەنەش ناوراوبانگی هەیە خەڵک لێ بەقەدەر حاتەمی تەی پیاوێکی بەخشندەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەک دێرجواب بێداتەوە کە ئیتر ئەمە بۆ خۆی لە سەمیمایە. فەرمێ ئین ئەباکە ئەرادە ئەمڕەن فەئەدرەکە، باوکت کارێکی بۆ خەڵکی کرد پاداشەکەی وەرگرت، واتە کارێ بۆ خوا نەبووە وەری ناگرێ. دایکە عایشە دیسان پرسیار لە پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم فەرمێ ئەی پێغەمبەری خوا دیارە ئیبن جەدعان خزمێکی عایشە بۆ ڕەضی الله عنها ئەفەرمێ ئەم پیاوە چاکە و سەدەقە و سیلەی ڕەحمی زۆر بوو بۆ کەس و کارەکەی. ئایا ئەم پیاوە ئەچێتە باشتەوە چاکەکەی لێ وەرەگیرێ؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نەخێر إنه لم يقل يوما رب اغفر لي خطيئتي يوم الدين. ڕۆژێ لە ڕۆژان بەدەمیانە هەڵ بڵێ خوای لێم خۆش بە. کەواتە خۆشەویستەکەم هەموو کردەوەیەکی چاک بابگاتەکەش کەڵانی فەلەک، بەڵام ئاسمانی بەجێ نەهێشت و نەگەیشتە عەرش لای خوای گەورە قبوڵ نییە. خوای گەورە کردەوەیەک وەرەگرێ کە ئیلا ما کانە طەیبە. هەر کاتێک خوای گەورە کردەوەیەکی وەرگرت ئەبێ طەیب بێ، ئەبێ لە ڕزقێکی حەڵاڵ بێ. ئەگەر حەڵاڵ نەبێ خوای گەورە وەری ناگرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كافرمي من تصدق بعدل تمرة من كسب طيب. هر كسيك بقدر دنك خرمايك چەند ئاسانە لە مزگەوتێکاین لە گیرفان تاڵی تخوابراتۆ ڕۆژۆرکەی پێ بشکێنە. فەرمێ هەر کەسێ چاکەی کرد بە یەک دەنکە خورما. ولا يقبل الله إلا الطيب. خوای گەورە غەیری چاکە نەبێ قبوڵی ناکە. پاری حرام قبول ناکە، پاری خراپەت قبول ناکە، پاری غەش قبول ناکە، پاری بەرتیل قبول ناکە، پاری ڕزقی بەرتیل قبول ناکە. ئێمەشکی خۆمانی بەنینە دەرەوە
خی گەورە فەرمێ يتقبلها بيمينه خی گەورە بەڕاست وەرێگرێ ثم يربيها لصاحبه كما يربي أحدكم فلوه ئەفەرمێ دوایی بۆی پێ ئەگەیەنێ ئەو دەنکە خورمایە گەشە و نەشونمای پێەکە بۆی گەوراکە وەکو چۆن یەکێکتان جوانەوەکەی خۆی کە بچکەی ئەسپەکەیەتی گەورەیەکا و پێگەێنێ هەتا بەقەدەر شێوێکی لێکە لە قیامەتا کاچێتە بەردەسی خی گەورە فەرمێ ئەوە هی تۆیە ئەوە خەیری تۆیە ئەوە چاکەی تۆیە فێم خی گەورە من ئەوم قەت نەکردو بەخێر پێم بیری دەنکە خورماکەت هەیە ئەو من لێرە بۆم گەورە کردیتی بۆم پەروەردە کردووی هەتاوەکو ئەمەی لێ دەرچووە هەتاوەکو بەقەدەر شێوێکی لێیە حتى تكون مثل الجبل ئەمەیەکە خی گەورە کردەوەیەکی قبول کرد ئاوا قبولێکە بەڵام ئەگەر کردەوەکە حرام بوو لە بنەماوە ئەسڵی پارەکە لە خراپەوە هاتبوو جارێکیان پیاوێک هاو بەلای یەکێک لە عالمەکان وتی من پارەیەکە دزم دوایی کەم بەخێر تینجا باشە بە چیە ماکی وتی وەڵام مامۆستا خۆی چاکەیەک بەدەنیە وتی با ئێوتی دزیەکەم پێ دێکن بەسەر نووسراکردم بەخێر دا یعنی نۆ ناقسەن دە ناقسەن یەک نۆم بۆ مایە یەکی باش ئەنیە وتی کوڕم تۆ کە دزیەکە و کردووە ئەو پارەی باتیلە لە ئەسڵی دزیەوە هاتووە خی گەورە وەری ناگرێت تا دەو بۆ بنووسێ ئەگەر قەول بێ دەبێ زۆر لە دەزیاتر تەیاتێ لەبەرەوە تۆ هەر تاوانی دیەکەکە و بەسەرمێتەوە کە دزیەکەتە چکە خی گەورە قبوڵی ناکە ئەسڵی پارەکە بناغی نییە بنەمای نییە ئەگەر هەشی بێ لە حرابەوە هاتووە لەبەرەوە خی گەورە بە هیچ شێوەیە بۆیە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون فەرمێ ناگەنە دەرەجەی بەر حتا ئەوەی کە خۆشتانەوێ نەیبەخشن بۆیە عەبدوڵای کوڕی عومەر هەر کاتێک ماڵێ بەلایەوە زۆر خۆش بووە زۆر خۆشەویست بووە لە پێناوی خی گەورەی بەخشی یعنی چی یعنی تۆ سیرەکەی بەلاتەوە چی سیارێکی ئاخر مۆدیلێک کڕیوە لەسەر کەتەلۆگ سفرە کەس پێی تێنەخستووە لە هەمی خۆشتر ویستووە عەبدوڵڵا توێتی مادەم مما تحبون ئەوم لە هەمی خۆشتر ئەویان بخوا نەک تازەکە بکرێت و کۆنەکە بەخشێ بخوا ولا تيمموا الخبيث منه تنفقون زۆر جاجلێک لە بەراجلەکە جوانە ڕێک و پێکە بەڵام جلێکی تازە ئەکڕیت کوور دەڵێ کە تازە هاو کۆنە خەڵاتم بەڵام ئەم جلە ئەبێت کەڵکی لەبەرکردنی هەبێ نەک بۆ فڕێداندانرابێ لەبەرەوە ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذه إلا أن تغمضوا فيه ئەگە بدێ بەخۆتان ناتانەوێ ئللا مەگە چاوپۆشی لێ بکەن بۆیە کردەوە ئەگەر ویستت وەرگیرێ ئەبێ دەستبەری بۆ چاکەکەی بۆ پاکەکەی تو ئەگەر بتوێ بۆ لای پاشایەک بۆ لای مەلیکێک بۆ لای کەسێکی گەورەی دەوڵەمەند بچیت هەدیە چی بۆ ئەبیت کیسێک لەز خۆتا ئەگریت نەخێر دەسەبەی بزانی چی زۆر گران بەهایە چی زۆر باشە چی زۆر مارکەیە چی دڵ نەهاتۆ تا ئیستاکەنە بۆ خۆتی بکڕی بە دیاری ئەیبێ لەگەڵ خۆتە بۆ چونکە بۆ لای کەسێکی زۆر گەورە ئەچیت ئەی ئەم بەخشینە ئەچێتە لای کەسێکی زۆر گەورە بۆیە ئەبێ قەڵم نەبێ ئەبێ قبول بێ ئەها واضرب لهم مثل ابن آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر خی گەورە فەرمێ نمونەی دوو کوڕی ئادەمیان بۆ بێنەوە هەردووکیان خێریان کرد بەڵام یەکیان لێی وەرگیرا یەکێکیشیان لێی وەرنەگیرا قال لأقتلنك ئەتکوژم بۆ خوا لە توی وەرەگرێ لە منی وەرناگرێ قال إنما يتقبل الله من المتقين خی گەورە تەنها لە دڵێکی پاک و ئیمانداری وەرەگرێ هەموو کردەوەیەکی قوبوڵ نییە بۆیە جارێکە عەبدوڵای کوڕی مەسعود کوڕەکەی پێوە دوتی تقبل الله منك يا أبي خی گەورە لێ قوبوڵ کە ئەی باوە ئەو دوورکات نوێژە فەرمی ئەگە بزانم خی گەورە دوورکات نوێژی لێ قوبوڵ کردم بەقەدەر هەموو دنیا پێم خۆشە بێ چکە خوا ئەفەرمێ إنما يتقبل الله من المتقين کەواتە متقین بۆیە خی گەورە کردەوەکی لێ وەرگرتو بۆی ئەگاتان لەوە بێ کە کردەوە ئەکەن ئەبێ ئەم دڵە حزوری هەبێ ئەم دڵە حزوری نەبوو حەزەکا بە ملیۆنەها بەخشیت بەرەوە مامەڵەی خۆت دەگەڵ خی گەورەیە ئەمە ڕێکەرەوە ئەمە پێشەوەی کە دەسە ڕێکیتەوە پێشەوەی کە دەسە بەری بۆ گیرفانت ئەبێ جارێ ئەمە ڕێکیتەوە چۆن بتوانین ئەمە بکەین ئەها ويسألونك ماذا ينفقون خی گەورە فەرمێت ئەی محەممەد پرسیارە لێ ئەکەن چی ئەبەخشن خی گەورە فەرمێ قل العفو یعنی چی یعنی ئەبێ پارەیەک بێ کە عفو یعنی چی عفو یعنی ئەبێ لە دڵ دەرچێ نابێ پارەیە بێت دڵە پێوەی پابەز بێ دوای خەفەت باشە من چیم کرد پارەیەم بۆ بەخشی
سەحابە هاتۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ماڵێکی هێنا و تێی پێغەمبەری خوا ئەو نەئاڵتونمەیە هەمووی کە بەخێر فەرمی چی بەجێهێشتۆ فەرمی هیچ فەرمی ئەثولث بڕۆ پارەکە و بەرەوە یەک لەسەر سێی بێنە بۆ خێر ێ باشە خۆ لە ئەبوبەکری قبوڵ کرد هەموو پارەکەی بەس بۆ لەمی قبوڵ ناکە چونکە ئەزانێ ئەمە عەفوەکە لە دڵیان نییە لە ماڵ و مناڵەکەی زیاد نییە کە ماڵ و مناڵەکەی هاواریان لێ ئێستامیش هاواری لێ ڕسێ یێتۆ لای پێغەمبەری خوا دیسان داوایە کاتەوە بۆیە ئەم دڵە ئەبێ سەلیم بێ و ئەم عەفوەش ئەبێ لە جێی خۆیان بێ بۆیە عولەمان لە تەفسیری عەفوا فەرمیان چی ئەفەرمین ئەوەی کە لە ماڵ و مناڵ زیاد بێ لەو تارێکا باسمان کرد وانە تا ماڵ بێوێ مزگەوت حرام بەڵێ لە بابەتێکی ترە ئەبێ ئیسرافی تیانە بێ ئەم عەفوە ئەبێ لە کەم کەم و لە زۆر زۆر بێ ئەبێ لە ظەهری غینایە بێ یعنی بە دەوڵەمەنی بیکەیت پارەکە پێتەوە دیار نەبێ کە زۆرە بەخشی و ئەم عەفوە بریتیە لەو پارەی کە لە غەیری فەرز لەسەر نووسراوە عەفو هەموو ئەمانە ئەگرێتەوە وەیەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو بۆیە خۆشەویستەکەم هەر کاتێک پارەمان بەخشی ئەبێت کۆمەڵێ قیود و پێودانگی هەیە حسابی بۆ بکرێ وەگەر نا ئەو پارەیە ماڵی قەڵبە و ئەدرێتەوە بەسەر خاوەنەکەیە دیقەت بن سوبحان الله کابرایەک خێرێکی زۆر سەقەتەکە ئەڵێ وەڵڵاهی بەداخەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی خێرێکە کافرمێک کابرایەک فەرمی ئەمشەو خێرێکەکەم یا ئەڵڵا خێر بەخەبەر عاجلیت ئەمشەو پیاوێکی دەوڵەمەند خێرەکات خێرەکە کاتە جانتایەکە و ئەگەڕێ بزانێ چێ خێری پێشێ یەکەم پیاوکە پێی ئەگا لە گەڕەکە ئەمە بۆ تۆ یەک جانتا پارە یەک تورەکە زێر ئەیاتێ نازانی چێە بەڵام ئەم لە بەرخوانیەتەکەی بۆ خوای هیچی تر بەیانی دەنگ و باز بڵاوە بێتەوە کورەزانن ئەڵێن ئەمشەو پیاوێکی دەست خێری پێکرد ئەڵێن پارەکەی من چوو بۆ دەست بەحساب ئەم بەدزیەوە کردوێتی و تەحقیقی نەکردو و پارەکەی بەخشی و هاتۆ ماڵەوە کەس پێی نەزانی بەس کە دەنگۆی بازار گەرم بوو وتیان پارەیە دراوە بە دەست بەخوازانی پارەکەی بێت ئینشەڵا بەیانی خێرێکی ترەکە سبەی شۆ چووە دەرەوە ئینشەڵا خێرکە کورەوتی ئەم جارە لە پیاوە تێکوتم بەخوام جارەیەم بژن ئافرەتێکی بینی وەڵا پارەکی ئادەسی ئافرەتێک و بەیانی خەڵک خەبەریان بۆوە بەپەلە وتیانزان ئەمشەو خێر بە لە شورۆشە کراوە ئافرەتێکی سوزانی چووە بۆ ئیشی خۆی لە بازار و لە نادیەکانە وەڵا ڕێک پیاوێک چووە یەک سەفتە پاری کردە دەسیە تی خوا شکر بۆ تۆ وامش تی سبەی شەو ئینشاڵڵا سبەی شەو بێ خێرێ بکە شوێن بگرێ پیاوێکی بینی خێرەکەی دایە و هاتە دواوە کۆرە وتیان کارەسات ئەم شەو خێر کراوە بە پیاوێکی دەوڵەمەند خۆی ملیۆنێرە چون خێریان پێ کردووە ئیننا زۆر جارە هاتووشی ئەما بین هەڵین بەخوا خۆ نەمزانی وایە کەچی پارەم وایە جا خەڵکێکەیە کە پارەکەی پێیە ئەیە بیکا بەخێر نازانە چی لێ بکات لەو جادەیە تەخشان و پەخشانێکە هەر کەسێکی پێ بگا پارەیاتێ بەڵام خوای گەورە دڵی ئەم پیاوەی دایەوە کە بەدڵێکی پاک خێری کردە بوو فەرمی چاکەکەت لەسەر دزەکە ئیشەڵا وازی لە دزیەکەی هێناوە بەهۆی پارەکەی تۆوە تۆبەی کردو و گەڕاوەتەوە پارەکەت کە داوتە بەلەش فرۆشەکە ئەویش الحەمدولillah هەر تۆبەی کردو چکە لەبەر بێپارەیی و لەبەر فەقیری کاری سوزانیە کرد ئەویش واسی هێناوە دەوڵەمەنەکەش بەڵکو حیا بیگرێ بەهۆی تۆوە ئێستا الحەمدولillah ئەوەی تۆ پێداوە خۆی چەند قاتی ئەوە ئەبەخشێ کەواتە هانیەتەکە چەند دەورە بینێ لەم بابەتەیە بۆیە ئەگەر نیەتەکانمان حازر بوو هەوڵ بین بزانین ئەم پارەی لە چوار زۆرترین جێمان بۆ ئەگرێ چکە خەڵکێک ئەو پارەی هەروە بە هەدەر پەیان نەکردووە هەروە تەخشان و پەخشانی کە ئەبێ بزانێ لە شوێنێکا بیچێنێ کە سەبع سەنابیلەکەی بۆ بێتە بەرهەم ئەجینا ئەگەر بەرێک لە شوێنێکی وشکەڵانە بچێنیت هیچی لێ سەوز نابێ بۆیە ضرورە بە دوای چەند بە دوای پارەی حەڵاڵە ئەگەڕین دوو ئەو نەش بە دوای ئەوەیە بگەڕین کە ئەم پارەیە چۆن و لەکوێیە بەکارێ هێنینەوە و چۆن شوێنی پێ ئەگرین و چۆن کلێنی پێدا پۆشین بەڵێ دواتر کە بەخشیمان خۆشەویستەکەم ئەبێت بیرمان لای ئەوە بێ کە
من و ئەدای بەدواوە نەبێ، منەت نەکەین بەسەر خەڵکە. ئەو پاری منە، ئەو ماڵی منە، تۆ بە ماڵی من جۆ لێ ڕوا، ماڵ و مناڵە هەمووی لەسەر منە ژیان، من معاشە نەیەمە لە برسا ئەمریت. بە سینەکەی من نەبێ هەموو ئێوارەیەک ماڵ و مناڵە بێ شێو سەرەنێنەوە. چیم بۆ نەکردی هەی بێسفەت لە دنیاە. زۆر جار سبحان الله دڵی خەڵک. ڕەمەزانی پێشوو نەمای تێ دیسانم ساڵی چەم دووریتەوە ناکرێ، جارێک یەک جار مناڵەکە نەخۆش بوو پارەم مای تێ دیسان مناڵێکی تریشە نەخۆشە، ئەو بە من ناکرێت کاکە بچوو بەلای کەسێکی تر، کەسێ نییە کارە نییە خزمە. لا إله إلا الله لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. بەس ئەمە ڕووی خەڵک مشکێنن، ئەو نەمەیدەنەوە بە چاویانە بۆ چکە زۆر ناخۆش. باوەڕم پێ بکە مردنەکە خۆشترە لەوەی کە ئاوا بیتیتەوە بە چاویان. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى. قسەیەکی چاکە بکردایە شڵا خێرەکەم نەکردایە. ئەم پارەیە جێی نەگرت، بەس قسە چاکەکە جێ ئەگرێ. زۆر هە بە قسەیەکی خۆش، خوای گەورە شفای مناڵەکەەوە بە باشە بێ ئینشاءالله، خوای گەورە دەستی پێمانەوە بێ، ئەوەی ئێمەش پێمان بکرێت درێغی ناکەین بخۆمان و بە کۆمەڵی خەڵکی تر، کورە پیتاکی بۆکەین، کورە سوالی بۆکەین، دوعای خێرتان بۆکەین. کابرا لە جێتیوی کە بشکێت یان لە بەرەوەی کە بڕوخێت هەڵێ سێنیتەوە و حاوەلاکەیت شەحنەیەکی بیتێ، هیچ نەبێت دڵی بە قسەکانیتەوە خۆشە بێ. والله جاگرد نمازاکە بەخوا ئێستا ومە پارەم پێنیە، پارەم هەڵ نەگرتووە، بەخوا ئەم ساڵ زەکاتم نەبوو، زۆر داوای لێ بردم، ئەم ساڵ زەکاتەکەم تاو، ساڵێکی تر وعد بێ ئینشاءالله، پێش وەخت ئاگادارم کەرەوە وعد بێ لە بێرێ نەکەم. بەس بەخوا ئەم ساڵ تۆزێ دەنگت دەستم تەنگە، تۆ دوعام بۆ بکە بەڵکو خوای گەورە کارمان بۆ ئاسانکە. ئەژا بەخوا لە زوڵفەکە تێگەم، ئەزانم فەقیری چەند ناخۆشە، ئێستا خۆم برسیم ئاگام لە حاڵی برسی هەیە، نەڵی تێر ئاگای لە برسی نییە. بۆیە خۆشویستەکەم ئەم کەلیمەیە فبكلمة طيبة. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمێ ما منكم إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان. لە قیامەتا هیچ کەسێکتان نییە ئللا بەبێ تەرجومان خوای گەورە قسەی لەگەڵاکە. فينظر الأيمن منه فلا يرى إلا ما قدم وينظر الأشأم منه فلا يرى إلا ما قدم وينظر بين يديه فلا يرى إلا النار. سير ڕاستیەکە کردەوە چاکەکان و خێرەکانی خۆی ئەبینێ، سەیری چەپێکە کردەوە خراپەکانی خۆی ئەبینێ، سەیری بەردەمێکە فلا يرى إلا النار فاتقوا النار ولو بشق تمرة. خۆتان لەو ئاگرە پارێزن کە ئێستا لە بەردەستانایە، ئەگەر بەتەنکە خۆرمایەکیش بێ فمن لم يجد فبكلمة طيبة. بە قسەیەکی خۆش، بە قسەیەکی جوان خەڵکەکە بەڕێکەن. بۆیە ئەم کەلیمەیە زۆر جار دڵی فەقیرێکی پێدا مەزرێ و دڵی پێی خۆشە بێ، ئەڵێ کە ئاو بڵق ئەکا و قود ئەبێتەوە زۆری پێ ناچێ ئەنیشێتەوە. یعنی تۆش تا سەر هەر دەوڵەمەند نابیت، پێشتریش هەروە دەوڵەمەند نەبیت، خوای گەورە ئەمڕۆ پێیاوی. بۆیە بەچی نمونی پێێنەوە کوردەواری بە بڵقی ئاو، ئەڵێ کە ئاو بڵق ئەیا و قود ئەبێتەوە زۆری پێ ناچێ ئەنیشێتەوە. ئەو بڵقە ئەڵێ دەوڵەمەند وایە کە لەی بایەکی خەڕووی تایە، چۆن بڵق خەوای تایە هەروایە. ئەو بڵقە ئەڵێ دەوڵەمەند وایە کە لەی بایەکی خەڕۆی تایە، نازانێ دنیاش وا بێ بایەخە، ئەوەی بمێنێ داڵدە و دایەخە. چاکە ڕۆژێ دێ کە دێتەوە ڕێت، بەخشندە نەبی چێ ئەزانێ چێیت. زمانی چاکیش جێی پارە ئەگرێ، زمانی چاکیش جێی پارە ئەگرێ، زۆر جار هەژاری پێدا ئەمەزرێ. سلام علیکم ورحمة الله وبركاته.